گفتوگوین پرس و باس بابەتاکەین بە میوانداری کاک باوەڕ جەمال شارەزای یابووری سەرۆکی ڕێکخراوی یابووریکار. کاک باوەڕ سڵاو لێبێ. سڵاو کاگڕانکۆ زۆر هەر پشتین زۆر بەخێر بێت. ئەسکۆدا چییە؟ ڕوونکردنەوەیکی کورد بۆ بینەرانمان بزانین چییە؟ باڵە بەناوی خوای گەورە سڵاو لە بەڕێستان لە بینەران و بیسەرانمان لە هەر کوێکەن. دیارە سیستەمی ئەسیکۆدا سیستەمێکە بەکاردەهێنرێ بۆ بەڕێوەبردننی مەنافیزە حدودیەکان. ئەم سیستەمە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە پێشنیار کراوە و لە زیاتر لە نزیکەی 127 وڵاتی عالم کار بەم سیستەمە دەکرێت لە مەنافیزە حدودیەکان. عێراقیش لە 3 ساڵ بەر لە ئێستاوە بڕیاری دابوو کە کار بەم سیستەمە بکە، بەڵام هەمیشە وادەکەی درێژ کردوتەوە لە وەختی خۆیدا کاری پێ نەکردووە. دوایین جار بە بڕیارێک بڕیاری ژمارە 957 ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار درا کە لێکی یەکەوە بە تەواوەتی سەرجەم دەواازە حدودیەکانی عێراق پابند بن بە بەکارهێنانی ئەم سیستەمە بۆ ئەوەی دەوڵەت بزانێ چ کاڵایەک دێتە ناوە بای حەقیقی کاڵاکان چەندە و هۆکاری سەرەکی ئەتوانین بڵین بۆ ڕێخستنەوەی داهاتی نانەوتی بوو لە عێراق لەبەرەوەی لە ساڵی ڕابردووترا بینیومانە هەموو عێراق لە ساڵەکان نزیکەی 2 تریلیۆن و 200 میلیارد دینار داهاتی نانەوتی هەبوو. لە سایان 90 بۆ 95 داهاتی عێراق داهاتی نەوتیە. ئەو بڕەکەمەی دەمێنێتەوە داهاتی نانەوتیە دەیەوێت لەم ڕێگایەوە داهاتی نانەوتی و دەواازە حدودیەکانی بەرز بکات. کاک باوەڕ پێشتر عێراق نێزانی چی دێ و چی ئەڕوا لە عێراقەوە نێزانی نرخەکانیان چۆنە؟ خۆی لە ڕاستیدا کاگڕان کۆتوانین بڵین دەواازە حدودیەکانی عێراق بە تەواوەتی لە کۆنتترۆڵی دامەزراوە مؤسساتەکانانین. بەداخەوە قاچاقێکی زۆر گەورە لە دەواازە حدودیەکانی عێراق هەیەەوە واقعەکە، ینی بەشێکی پەیوەندی بەو لۆدە زۆرەوە هەیە لەبەروی ئەو هەموو کۆنتینەرێکە دێت بە تەواوەتی سکان ناکرێت کەشف ناکرێت و هەروەها بەشێکی پەیوەندی بە ململانی ئەو تەیارە با بڵێن میلیشیایانە هەیە لە عێراقا هەندێک جار پشکی خۆیان دەپسڕن لە هاتنە ناوەوەی کاڵاکان. بۆی ئەتوانین بڵین هاتنە ناوەوەی کاڵا لە دەرەوەی سیستەم یان پارەدانی باج و زەڕائب لە دەرەوەی سیستەم زۆر زیاترە لەوەی کە لە ناو سیستەما دەگوزارێت. دەیزانی بەڵام ئەمە ڕێگایەکە بۆ ئەوەی کە ئەتوانین بڵین ئێوێ ئەو قەیرانە کەم بکاتەوە و گرفتەکەم کاتەوە. کە لە دەرەوەی سیستەم باج و گومرک و ئەوە زیاترە بۆ نرخی شتومەکەکان زیادەکە یان باج و گومرکەکان زیادەکە ئەگەر بیرە بە سیستەمەکە بیرە بە دەوڵەتەکە. طبعاً ئێمە دوو بابەتەیە ئەتوانین بڵین بە باشوای لێمان تێکەڵەمە سیستەمی ئەسیکۆدا بۆ دیاریکردنی ئەو باج و گومرگانە تەواو قسەکەی جەنابتە، بەڵام لە لایەکی ترەوە بڕیارێکمان هەیە کە ئاماژەمان پێدا بڕیاری زیادکردن و جێگیرکردنی تعریفەی گومرگی. ئەم تعریفەی گومرگیە هەندێک کاڵا تا لە 130 بەهاکەی تعریفەی گومرگی بەسەرات دەسەپەنرێت، تەنانەت ئەو کاڵانش کە دێتە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا هەڵاوسانی دروست کردووە هۆکارە گەورەکەی جێبەجێکردن و سەپاندنی ئەو تعریفە بەرزەیە کە ئەم پارەیە دەچێتەوە سەر بەهای کاڵاکە کاتێک لە کۆتاییدا لە ڕێی دوکاندارێکەوە دەگاتە دەستی کڕیار. بەرزی تعریفەی گومرگیە وای کردووە بازرگانان کاسبکاران هاوڵاتیانی عێراق کە بینیمان خۆپیشاندانیان کرد دەترسن لە جێبەجێکردنی ئەم سیستەمە. ئێمە نایشارینەوە بە تەواوەتی لەگەڵ جێبەجێکردنی سیستەمێکی ڕێکوپێکی شەفافین بۆ بەڕێوەبردننی داهاتی وڵات، بەڵام ئەوەی گرفتمانە گرفتی تعریفەی گومرگیە. بۆیە جارێکی تر لە پرۆگرامەکانی تریش بەردەوام پێشنیارمان کردو بۆ حکوومەتی هەرێم با دژایەتیەکەمان لەگەڵ بەکارهێنانی سیستەمی ئەسیکۆدا نەبێت، بەڵکو ڕوبەڕووبوونەوەی ئێمە لەگەڵ بەرزی تعریفەی گومرگیا بێ بۆی تعریفەی گومرگیدا ببەزێنرێ دواتر لە سیستەمی ئەسیکۆدا جێبەجێ عێراق بۆ وای کردووە یعنی بۆ تعریفەی گومرکیان دەبەرز کردوێتەوە لەبەرەوەی وەک ئاماژەمان پێدا عێراق لە قەیرانی گەورەدایە. عێراق ناتوانێت سەر حسابی وڵاتی بکات دەیەوێت سەرچاوی داهاتی خۆی ئەمە چەشنە بکە. بەڵێ بەس ئایا لە سەر حسابی وڵاتی لە کۆتاییدا هاوڵاتیانی عێراق بێ باجەکەی بدەن بەداخەوە داهاتێکی زۆر گەورە لە فرۆشتنی نەوتی عێراقی پێمان بڵێ و داهاتە دەچێتە شۆوە، بەڵام ئەتوانین بڵین قەیرانی کەڵەکە بووی کابینەکانی پێشتری حکوومەت و تا دوایین کابینەشیان ئەتوانین بڵین لە ئێستادا دەرئەنجامەکانی دەرکەوتووە لەبەرەوەی لە عێراقا پارێکی زۆر خراپ بە هەدەر دەڕوا بە گەندەڵی ئیداری مالی لە عێراقا دراوە. ئەتوانین بڵین عێراق داهاتی هەیە بەڵام خراپ مامەڵەکردن لەگەڵ داهاتی عێراق گەندەڵی لە عێراق هۆکار بۆ پێدانی ڕەشوە و بەرتیل و چی و چی و دەرچوون لەو بەها بەرزانەی اقتصادی ئیسلامی کە جێبەجێ نەکراوە هۆکاری سەرەکیە بۆەوەی کە ئێستا ئەمەی عێراق تێککەوتووە دەرئەنجامە دەیەوێت لە ڕێگەی هاوڵاتیەکان و لە گرانبوونی کاڵاکانی بەڕاستی وەسعی خۆی ڕێک بکاتەوە کە ئەمە بۆی ناچێتە سەر مەترسی زۆر گەورە دێنێتە ئاراوە لەبەری هاوڵاتیانی عێراق ئەم گرانیان پێ هەڵم ناکرێت. مەبەستە چیە لەوەی اقتصادی ئیسلامی؟ ئەنی پێ دوای وڵاتانێکی اقتصادی ئیسلامی جێبەجێەکەن
وەزان باشتر کاک ڕانکۆ اقتصادی ئیسلامی ئەتوانین بڵین تەواوی گرفتەکانی چارەسەر کردووە. یعنی بەسیترین شت ئەگەرچی لە بەرنامەکە لا نەدەین بۆ نمونە جێگیرکردنی زەکات لە پێناوی ئەوەدایە تۆ بێی داهاتێک لە دەوڵەمەندەکان و گیرفانە پڕەکان وەربگری یارمەتی هەژارەکانی پێ بدەیت. بەس لە عێراق پارە لە هەموو هەژارەکان کۆ دەکرێتەوە دەخرێتە خزمەتی حیزبەکان و دەوڵەمەندەکانەوە. بۆی من وا دەزانم ئەمەی لە عێراق بۆ نمونە پێدانی ڕەشۆ بەرتیل حەزەکەم پێت بڵم بەهای بەرزی کللتوری ئاینی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ئەوەندە بەرزە نەبووتە حاڵەتی زۆر گەورە لە هەرێمی کوردستان بەڵام ئەمە لە عێراق بڕۆیتە هەر دایرەیەک بەرتیل و ڕەشۆت لێ داوا دەکرێت. ئێمە دەرچوونە لەو بنەما بەرزانەی کە پێ با بڵێن پێچەوانە لەگەڵ اقتصادی ئیسلامی و لەگەڵ شریعەتی ئیسلام. باشە تێک باوەڕ ئەو شتومەک و کەلوپەلانە چین کە نرخیان زیاد دەکات لە سایم سیستەمەتە. بەڵێ ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی زۆربەی کاڵەکان بەهاکانیان بەرز دەبێتەوە بەڵام ئەو گرفتانی کە دروست بووە یعنی دەرمان بۆ نەخۆش نابێ بەڕاستی تعریفی گومرگی بەرز بێ یان کۆمەڵێک کاڵا عێراق بڕوای وایە ئەمانە کاڵای لوکس و خۆشگوزەرانین بۆ نمونە بۆن و کڕینی مۆبایل و ئەم شتانە تا لە 130 بەهاکەی بەرز بۆتەوە بۆ نموناگەر تۆ مۆبایلێکی 100 دلاری بکڕی ئەبێت تەنها هەر لە جێی خۆیدا 30 دلار بۆ گومرگەکەی بدەیت. بەکارهێنانی مۆبایلی ئەو مۆبایلانەی کە نرخەکانیان نزمن ئەمانە خۆشگوزەرانی نین بەڵام ئەگەر مۆبایلێک بای ضرورەتە حاجاتە یان ئەکسسواراتەکەی دوایرێکی کەیبڵێکی ئاسایی لە 130 بە بەهای تعریفی بەرز کراوە. ئەگەر دۆلارێک بوو بێ با بڵێن 0.3 دەچێتە سەر 1000 دلار بوو بێ 300 دلاری دەچێتە مۆبایلەکەی دەستێگەربای 1000 دلار بوو بێ 300 دلار زیات هەر لە شوێنی خۆیدا دەبێ بە 1300 دلار بۆیە ئەمە هەڵاوسان دروستەکە وەگرانی دروستەکە بۆنێک ئەگەربایی 50 دلار بوو بێ 15 دلار تەنها دەچێتە سەر تعریفەی گومرگەکەی دواتر زەڕاعی بوو هەندێک خەرجی تر هەیە کە دەچێتە سەر سەر بەهای ئەو مادەیە لە کۆتاییدا هاوڵاتی موچەخۆری عێراقی و کوردیە کە دەڕوات ئەم پارە دیناری دەدا بەم کاڵایە کە بە دۆلارێکی گرانتریش دەیکڕێت. هەرێمی کوردستان تا ئێستا پێی پابەند نەبووە تاکەی دەتوانێت پێوەی پابەند نەبێت. وڵای ئەو بابەتێکی زۆر قوڵە کاگڕانکۆ تەعاان لە ڕووی قانونی و لە ڕووی دەستوریەوە مادەی 114 دەستور بەڕوونی ئاماژەی بۆ داوە کە ئەم بابەتانەی گومرگ بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی فیدراڵ و هەرێمەکان بە هاوبەشی بڕیاری لێ دەدەن و دەیبەن بەڕێوە. بۆ ئەتوانین بڵین جارە سەرەتا بەعدێکی قانونی هەیە کە دەبێ حکوومەتی هەرێم پابند بێ بە بەکارهێنانی ئەم سیستەمە بۆیە بە دڵنیایەوە ئەو ڕۆبەیە سبەی حکوومەتی هەرێم دەبێ بچێتەنێ ئەو نیزامە بۆیە باش وایە شەڕی حکوومەتی هەرێم لەگەڵ تعریفەی گومرگیدا بێ بۆی تعریفەی گومرگیدا ببەزێنرێ ئەگەنی ئەمە گرفتمان نییە بە هەر سیستەمێک کە تۆ ئیداری مەنافزەکانە دەیت سیستەمەکە بۆ خەڵک گرنگ نییە گرنگ ئەوەیە کە نرخی لەسەر زیانە بێت گرنگ بەهای ئەو کاڵایە کە دەیکڕێ و هەندێک بابەتی قوڵتر هەیە لە ڕووی قانونیەوە بۆ نمونە مادەیەکی ترمان هەیە لە دەستور مادەی 28 دەستور ئاماژەی بۆ داوە کە هیچ باج و زەڕائب و گومرگێک ناسەپێندرێ ئیلا بە قانون نەبێ. ئەمەی کە ئەمڕۆژ با بڵێن بڕیارێکی نوێی ئەم کابینەی حکوومەت کە حکوومەتێکی کار بەڕێکەرە هاتووە دەوێت قانونێک زیندوکاتەوە کە قانونی ژمارە 22 ساڵی 2010 ئەنجومەنی نوێنەرانی عێراقا کە لەو کاتەوە بڕیاردراوە بەم شێوەیە تعریفی گومرگی بابەتەکە قوڵە زۆری کردووە لە مای ڕابردوودا لەم مەسەلەی زیاکردنی باج و بەبێ ڕاستی پاڵپش بە یاساژ نەبوو هەندێکیان چونکە هەندێکیان پێویستی بە پەرلەمان بووە پێویستی بە یاسا بووە خۆی بەڕێنمایی دەری کردووە. کاگڕانکۆ ئێمە بەریەکەوتنمان زۆرە لەگەڵ ئەو باج و زەڕائبانەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا سەپێنراون لەبەری ئەو مادەیەکی دەستوری هەر بابەتێک بە قانون نەسەپێنرابێ و دەستوری عێراقیش جەناب دەزانی ئەوە یەکلاکەرەوەیە دەتوانرێت شەکوای لەسەر بکرێ پاڵپش بە فەقەڕەی 28 دەستور دەتوانرێت ڕەت بکرێتەوە بەڵام هەندێک جاری هاوڵاتیەک لەبەرەوەی باجێکی 100,000 دیناری بۆ ئامادە نەبوو بڕۆ شەکوایەکی ئاوا بکە بۆیە ئەوە ئەبێ لایەنە لە لایەنە سیاسیەکە دەربیانی ئەمە بەکوێگات ئاوا دەچێتە سەر ئەمەی کە هەیە وەکو سیستەمی ئەسیکۆدا جێگیر دەکرێت بەڵام دەبێت چاوەڕێش بکەین بزانین کابینەی نوێی حکوومەتی عێراق کێ دەبێ بە سەرۆک وەزیران فشارە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان لەسەر عێراق چونکە ئەمە بەشێکی جیالەوەی عێراق ویستی هەیە بەشێکی فشاری نێودەوڵەتیە لەسەر عێراق کێ حکوومەتی نوێی عێراق دەباتەوە دەبێ بە سەرۆک وەزیران جەناب دەزانی ئێستا ململانەیەکی تونند هەیە کە کاندیدی پێشنیارکراوە بگۆڕدرێ بۆیە ئەمانە هۆکار دەبن بۆی کە لە ئایندەدا بزانین بە چه عقارێکدا دەڕوە بەڵام ئەوەی کە هەیە عێراق دەبێ داهاتی نانەوتی ڕێک بخاتەوە سیستەمێکی شەفاف و قانونی و ڕێک و پێیکی هەبێ بۆ بەڕێوەبردننی دەواازە حدودیەکانی
شان بە شانی ئەوەی بیر لە داهاتی هاوڵاتی عێراق بکرێتەوە. هاوڵاتی عێراق ئەو موچەی وەری دەگری هەر موچەیە ساڵهای ساڵە، بەڵام لە بەرامبەردا کاڵاکان گران بوون، باج و زەڕائب گران بووە. ئەمە هەڵاوسانی گەورە دێنێتە ئاراوەگەر هاوڵاتیەکی موچەخۆر 700,000 تا ملیۆنێک دینار مەعاشەکەی بووە، ئەو مەعاشەکەی زیادی نەکردووە لە بەرامبەرە کاڵاکان و پێداویستیەکانیش هەموو زیادی کردووە. موچە نییە کەم زیایی نەکردووە دەست خۆش بێ. ینی بۆ هەرێمی کوردستان زۆر باگرانیە بۆ فەرمانبەرێکی عێراق، ینی کە موچەیەوان دوو ئەوەندەی فەرمانبەری کەمێ ڕەنگە کەمتر لەسەر ژیانیان کرد. هەمیشە وتومانە ئەگەر لێکەوتەی تعریفەی گوملگی جارێک لەسەر هاوڵاتی عێراقی بێ 2 جار و 3 جار لەسەر هاوڵاتی هەرێمی کوردستانە و قەیرانەکە لەسەر هاوڵاتی هەرێمی کوردستان و کاسبکاران و بازرگانانیشان قوڵترە. هەر بۆ نمونە دۆلاری بانکی مرکزی کە بە 132 لە ڕێی بانکەکانەوە بۆ هەناردەکردنی و هێنانە ناوەوەی کاڵا دەخرێتە خزمەتەوە. بازرگانانی هەرێمی کوردستان سوودمەندین بەو شێوەیە کە بازرگانانی عێراق لی سوودمەندن. تۆ بەسیتریشت ئێستا میزانی کۆمپانیاکەت کاری پێ ناکرێت لەبەردەم ئەو بانکانەی کە ناردنی دۆلاری بانکی مرکزی جێبەجێ دەکرێن ئەگەر تۆ لەبەردەم حکوومەتی عێراق تەصدیقت نەکرد بێ. ئەمە وای کردووە ئەبێ کۆمپانیەکان بەری لە عێراق تۆماریان کە ئەبێ کۆمپانیەکان بەری لەوێ دۆکۆمنت و دۆسیی زەڕیبی و دۆسیی ئیستیراد و تەصدیریان بۆ بکەیتەوە. یعنی هەڵاوسانەکە زۆر گەورەیە. بە فرسەتی دەزانم لێرە ئاماژە بۆ بدەم. ئەمانە گرفتی گەورن لە بەردەم هەرێمی کوردستانە، تکایە با بەرپرسانی هەرێم لیژنەکانی دانوستان هەر خەیاڵیان لای هەندێک ئیتیفاقاتی تر نەبێ، ئەمانە ئیهمال بکەن بڕوا بکە لێکەوتەی ئەم بڕیارانە زۆر گەورەترە لەسەر ئەو لێکەوتانەی کە بۆ هەناردەکردنی نەوت و ناردنی پشکی هەرێمی کوردستان و چی لە ماوەکانی ڕابردوودا بینیمانە. ئەمانە هەڵاوسانی گەورەتر دروست دەکەن، بۆیە دەبێ ببن بەیەکێک لە دۆسیە هەرە گرنگەکانی کە لە نێو فایلەکانی حکوومەتی هەرێمایە بۆ دانوستانی لەگەڵ حکوومەتی فیدراڵ. سپاس دەکەم کاکە باوەڕجەمال شارەزای بۆری سەرۆکی ڕێکخراویە بۆری کار. سپاس کاکە دەست